اللهم ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك، لا نحصي ثناء عليك أنت كما أثنيت على نفسك. وصلى الله وسلم على خاتم الأنبياء والمرسلين وحبيب رب العالمين محمد وآله وصحبه أجمعين. خۆشەویستان ئامادەبووان زۆر بەخێر بن سەر چاوان لە جیاتی مامۆستا سیامەندی دووبارە. ئەو شەوی چوارەمینە لە ساڵی نوێی هیجری، هیجرەتی مبارەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەو هیجرەتەی مەداری تاریخی گۆڕی، هیجرەت وەرچەرخانێکە لە کاروانی ئەو حەرەکاتانەی کەوا بە درێژایی تاریخ دەیانەوێ گۆڕانکاری دروست بکەن. هەر کەسێک بوێ گۆڕانکاری دروست کە دەبێ هیجرەت بکە. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو ڕۆژانەی دوای هیجرەتی هەر دەقیقەیەکی بە ساڵێکی پێش هیجرەتی حیسابە، لەبەرەوەی ئەوەی لە دوای هیجرەتی ئەنجامدرا لە پێش هیجرەتی نەک ئەنجام نەئەدرا، نەک زۆر زەحمەت بوو. صەفی الرەحمان المبارەک فووری لە کتێبی ڕەحیق المەختومدا فەرمێ پێغەمبەرمان صلی الله عليه وسلم کاتێک تەماشەی سوورەتی کەهفی کرد لە بۆی دابەزی لە مەکەی مکەڕەمە، خوای سبحانه وتعالى چەند چیرۆکێکی لە بۆ باس کرد وەکو تەمهیدێک وەکو مقدمەیەک. یعنی ئەتۆش ئەگەر بتەوێ ئەو دینە بە بەربەست بگەیەنی دەبێ هیجرەت بکەی. باسی ذوالقەرنەینی لە بۆ کرد کە حتى إذا بلغ مغرب الشمس مطلع الشمس جا بين السدين. دوای باسی ئەصحاب الكهف لە بۆ کرد کە هیجرەتیان کرد. دوای باسی موسای لە بۆ کرد عليه الصلاة والسلام کە ڕۆیشت لە بۆ تەڵەبی علم و تەڵەبی علمی کرد و شوێنی خۆی بەجێهێشت، فێری زۆر شت بوو. کاتی خۆی ڕژێمی بائید چەند گوندێکی تەرحیل کرد. ئەگەر ئێستا و گوندانە لە شوێنی خۆیان مابن منداڵەکانیان زۆربەی شوان و گاوان بن، ئێستا پرۆفیسۆر و دکتۆر و مهندسن. ئیدەن هیجرەت زۆر بەرەکاتی تێدایە، هیجرەت زۆر خۆشی تێدایە. دەمەوێت عنوانی ئەو چەند قسانەی دەیکەم عنوانەکەم ئەوەیە ئایا ئێمە ئەگەر ئێستا تەکلیفی هیجرەتمان لێ بکرێ دەیکەین؟ ئەگەر ئێمە لە زمانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە مهاجران بووین یا لەوانە بووین کە تەخەلوفیان کردو کەوا بەجێمان دانیشتن و چاوەڕێیان کرد هەتا خوای گەورە ڕەحمیان پێ دەکە و فەتحی مەکە ئەکرێن. طبعا حیاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەم وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم قودوەیە لە بۆ ئێمە لە ئەخلاق و هەروەها لە شەریعەتیش، هەمووی شەریعەتە. بۆچی خوای رب العالمین بوراقێکی لە بۆ پێغەمبەری مەنەنار صلی الله عليه وسلم سوعربی لە مەکە و یەکسەر لە بۆ مەدینەی منەوەڕە و اینجا تشکیلی دەوڵەت بکەوت، چه ئەزیەتیش نەخوا و 400 کیلۆمەترش نەبڕێ و هەروەها ئەبوو بەکری سیدیق رضی الله عنه ڕەفیقی غار ماری پێوە نەدا و ئەزیەت نەخوا و عەبدوڵای کوڕی ئوڕایقەت نەگرن کە کابراکی نەسرانی بوو بە پارە و ڕێگان پێ پیشان بدە و ذات النطاقین کچی ئەبوو بەکری سیدیق ئەسما رضی الله عنها ئەزیەت نەچێشێ و هەکەذا هەموو ئەو عائیلانەی کە ئەزیەتیان کێشا سوهەیب ڕۆمی ئەو ئەزیەت. بۆچی خوای رب العالمین وای نەکرد شتێکی وا بکە دلیلێک لەو ئیمانداران بنێری یەکسەر هیجرەت بکەن بە ئاسانی و تەواو، بۆ ئەوەی ببێتە دەرسی عیبرەت. مادەم سەید الکائینات محەممەد المستەفا صلی الله عليه وسلم ئەزیەتی کێشە دەبێ وەش ئەزیەت بکێشن، چونکە ئەو قودوەیە، ئەو خۆشەویستە، ئەو زاتە گەورەیە لە هەموو بوارەکانی ژیان. پێغەمبەر صلی الله عليه وسلم پێشەوای ئێمەیە. ئاخر کتێب لە سیرەی نەبەوی ئاگاتان لێبی، ئاخر کتێب لە سیرەی نەبەوی کە دانراوی، باشترین کتێب ئێستا کە بەدەست ناکەوی لە عێراق ئێستا نوسخەی باوەڕاکەم لە یەک مەکتەبەش هەبی بە ناوی الرەبیع الأول وضح خەنفەر داینایە، ئەوەی مڕاسیلی کەناڵی جەزیرەی لە 2003 لێرە بوو لە کوردستانێ بوو، هەندێک ئەزیەتیش درا. ئەو وضح خەنفەر کتێبەشی دانا بە ناوی الرەبیع الأول دراسة سياسية استراتيجية لحياة سيد البشر صلى الله عليه وسلم. هەموو ژیانی پێغەمبەری صلی الله عليه وسلم بە سیاست بەلایەنی سیاسی جوان لێک داوەتەوە. هەرچەند کتێبەکە ئێستا نییە بە PDF نییە، بەڵام لە ماوەیەشت کە پەیدا دەبی ئینشاءڵڵا پەیدای بکەنەوە بیخوێنەوە، بە تایبەتی قیادەی سیاسی ئەوانەی دانێ ڕابەرایەتی ئەو ئومەتە ئیسلامیە بکەن، واجبە لەسەرێنەوە کتێبانە بخوێنەوە. هیجرەت بەردەوامە، بەڵام پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم فرموي لا هجرة بعد الفتح ولكن جهاد ونية وإذا استنفرتم فانفروا متفق عليه. جهاد بردوامة هتا دنيا أميني، الجهاد ماض إلى يوم القيامة. إذا كذل جهادي بقلم، كذل جهادي بالدعوة، كذل جهادي إذاعة قرآني، سنتراتي، حفظ قرآن، هم نوع جهد كان قلته. بلام
جهادی قتالش هەر بەردەوامە بی چونکە پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم هەتا دنیا ماوە جەماعەتێک دەمینن لەسەر دینی خوای گەورە لەسەر حەق بمێنەوە دیفاع لە دینی خوای گەورە بکەن و کەسیش ناتوانێت زەڕیان پێ بگەینی و ئێستاش دەبینن دنیا بەرەو چ گۆڕانێک دەبینن ئەوانێ دوێنێ پێرێ لە چیاکانی تۆڕا بۆ ڕاجیان نەدەبوو ئێستا بە ئاشکرا دێن و ناوشاوەکان علەنەن جەهرەن نەهارەن دێن و ناو شارەکان یەکەیەکە شار بە شار دەگەڕێن و دەسوڕێنەوە و سەیرتر لەوەدا ئەوەیە خۆشەویستان سیرتر لەوە ئەوەیە هجرتش بەردەوامە بەڵام هجرت لەو مەدینە نەماوە پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم لا هجرة بعد الفتح لە بۆ مەدینە هجرت نەماوە لە هەر شوێنێک دینت عەقیدەت ئیمانت حەیات شەڕەفت حیجابت نوێژت سنەتت کەوتە خەتەر واجبە لەو شوێنە هجرت بکەی و سەداسەد خوای گەورە مڕاغەمی زۆر و بەخششی زۆرت پێ ئەبەخشی ئەگەر هجرت بکەی وا نەزانی تەنها لەو جێگایە ڕزق هەیە ئەو جێگای ئەتۆ لێ قەتیس خوراوی و ئەزیەت دراوی یاخود لەو شوێنەی دانراوی خوای گەورە تەماشاکە لە قورئانی فەرمی چی لە سورەتی نیسا فەرمی ولو أنا كتبنا عليهم أن اقتلوا أنفسكم أو يخرجوا من دياركم ما فعلوه إلا قليل منهم ئەفەرمێ ئەگەر هاتوو لەسەرم واجب کردبانە خۆیان بکوژن چیزار خوای گەورە لەسەر کەسی واجب نەکردی خۆ بکوژێ لە ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم بەڵام ئەگەر كتبنا عنی فەڕەضنا ئەفەرمێ بەخوا زۆر کەم دەیان کرد چێ ئێستا ئامادە بووە کۆ حەزرەتی ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام کوڕەکەی خۆی بکاتە قوربانی بەڕاستی هەندە کەم دەبوون لەو دنیای هەر نەدەژما یعنی هەر بەشی ئەوەی نەدەدیترانەوە ئەگەر کەسێکی زۆر مخلص لە شوێنێکی هەبوایە ولو أنهم فعلوا ما يوعظون به لكان خيرا لهم وأشد تثبيتا بيشنجي آية فرمي فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم أفرمي سيد بخوايتو أي محمد صلى الله عليه وسلم إيمانيا تواوني حتى تسليمي ديني خوانا بن بجي خوا وبيغمبري خوانا كان دوايش أفرمي أوانش كوا تسليمي ديني خوا بن بجي بيغمبري خوا كان صلى الله عليه وسلم أوانا ثابتة بن أويك وإذا لآتيناهم من لدنا أجرا عظيما أجري قوريان لبو أنسري ولهديناهم صراطا مستقيما ريقاي راستشان لو زياتر رون أكينوا خۆشەویستان هەتا ئێستا خەڵکێکی زۆر واتێ گەیشتیە دەبی تەقوات هەبی ئەو زۆر عیبادەت بکەیت هەر لە بیدایەتی سوورەتی ئەلبەقەرە ئەو شتە ڕەت کرایەوە بە تایبەتی لە تەفسیری جەنابی مامۆستا عەلی زۆر بە جوانی ڕوونی کردوتەوە بە هیچ شێوەیەکی تەقوا عیبادەت يعني تقوى عبادة بوي ناكري كتقوى تبي بالعكس دبي عبادتي زور بكي حتى تقوى لبو درزبي يا أيها الناس اعبدوا ربكم الذي خلقكم والذين من قبلكم لعلكم تتقون خوتشينا نك إمادر خوتشينا إيوا زور عبادة بكن عبادة خواب كان لوي تقوى تندرز ببي الشيخ محمد غزالي شو رأيه هي زور بي علماء سردم أو رأي جوانيان هي أتو كسكت هنا أمن هندك طلبهم بداية محاولة مدك جوانيا لديني تبقينهم هتا في عبادة بن دعاء بيرم كردو بوتي لمدرسة أهل التصوف ومدرسة قلبية كان في كان باشتر بون لهندك مدرسة دي قتم دا زفر ذكريانا كردن أجر هر طلبيك يعني من دالي شو خد فير ذكر كالروجانا ذكري هبه حصانيك لبينيوي جناحان دروس دبه يعني حصنك درست به أكيدنا حصنك ناو قلاتك أو ذكري سبينه وإيواران رخوينيان روجي صدزارن در لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير أو شتانه بخوينه أو زالبو پروردش آسان تر دبه لبو جرالي كردني توش آسان تر دبه ودجوان ترش دتواني وعقيدة لمشي بتسبيني بو دانا نشنو بري والله بازار جواني تيبقينم أو كاتي تقوى له درستك بيوانيا فێرە ذیکرەکانی بکە بە جوانی فێرە عیبادەتی بکە تەقواشی لە بۆ دروست دەبێ کەواتە خۆشەویستان خوای گەورە لە ڕۆژی قیامەتێ محاسبەی ئەوانە دەکە کە ضعیف بوون لە بەردەست بوون کۆیلە بوون غەریب حاڵ بوون هیچیان پێ نەکراوە وەڵای حەیف و مخابن لە قەرنی 21 خەڵکانێکی زۆر هەن نەک کۆیلەن یعنی وها دەژین وها بە بێسەر و بەری قوڕ بەسەری دەژین وەرە بەشەر هەتا ئێستا هیوا هەیە ناوێرێ نوێژێکی بە کەیف خۆی بکە نوێژ جا من لە شوێنێکی چ دەکەم نەتوانم نوێژێکی لە بۆ خوای گەورە بە کەیف خۆم بکەم نەتوانم نوێژێکی تەواو بکەم نەتوانم کتێبێکی دینی لە مەکتەبەکان بکڕم ببەمە لەناو ماڵ و عایلەی خۆم بیخوێنمەوە نەتوانم قورئانێ بە ئاشکرا بخوێنمەوە ئەوە کۆیلەی ئەو کۆیلانەیە کە لەکن خوای گەورە بە کۆیلەی چاکش حیساب نین کەواتە خۆشەویستان و بەڕێزانم خوای گەورە لە قورئانێ فەرمێ إن الذين توفاهم الملائكة ئەوانەی کەوا مەلایکە دێیان مرێنن بە ئیزنی خوا یعنی ڕوحیان دەچێشن ظالمی أنفسهم ظلمیان لە خۆیان کردووە قالوا فيما كنتم
لروج قيامة اللي عند برسن شون بنيان ملائكة اللي عند برسن قالوا كنا مستضعفين في الأرض قالوا والله خدا أجان أما ملائكة كان نقول خدا زاننا ما ضعيفون خايس ما لدست ندات ندورين نجيب كاين ندورين قصيش حق بكاين يعني أما هالدنيا بيشي بمرين مردبوين خواي جورا فرمي ملائكة كان بياندلين ألم تكن أرض الله واسعة فتهاجروا فيها ما قر عردي خواي فراوان نبو بو بارتان بو هجرتان ذكر بو ندروا يشتن فأولئك مأواهم جهنم جيغان جهنم أو كاساني بكافري بشن لترسي ظالميشي نيورن ديني خوان برباب كن نيورن دين داري بكن نيورن عبادتي بكن نيورن حجابي بكن نيورن نقاب بوشن نيورن حريتي دينيان هبه لشوينيشي توانا شان هبه هجرت بكن هجرت نكن بلن ولا آخرين ضعيف وينو هيسمان بينا ذكروات زاني أو كاول خانية وتدا بهاشتا كره خواشتي باشتري بودانا إبراهيم برزن دبرو له شويني كواتا فرمي وساعة مصيرة جهنمش بيسترين زيجا بنا بخواي جورا إلا استثناء كردوا إلا المستضعفين من الرجال والنساء عندك في بكوتي نخوشة فقيرة نأطواني والنساء هي جني كابرا نار رجنيش تبكى بس زمان خوي طلاق لا دبي لو ضعفي دابجي والولدان أو من دالاني كوا لا يستطيعون حيلة أو جنو من دالو أواني لا يستطيعون حيلة ولا يهتدون سبيلا نتوانا يبار كردن يعني هي ندورن برون هيت يعني هي هيت تاريشان فأولئك عسى الله أن يعفو عنهم نزيك أخوالي خوشي طبعا عسى أو أفعال مقاربة لزماني عربي أواني لقرآني هاتن هيتيان لبو احتمالين لزماني عربي لبو احتمال بس لقرآني لبو مسوقرين يعني خواي جور مسوقر عفو عندك وكان الله عفوا غفورا كواتب الرزان خوشي يستاني زور دريجي نكم لسرتنا منيش مسألة هجرتي پیغمبر صلى الله عليه وسلم ومسألة ژیان لەو دنیای بەسەربەرزی یان تێنەگەیشتن بە غەڵەت لە شتان هجرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ابن القیم ئەفەرمێ ئێستا هجرەت ئەوەیە ئەتو لە گوناهان لە بۆ لای شوێنی باش هجرەتکەی پیسترین هجرەت ئەو هجرەتەیە لەو شوێنەی کە بانگی الله ئەکبەری بە ئاشکرا لێ دەدرێ بچێ شوێنێکی بانگی خوا گوێ لێ نەبێ جیبیلە ڕئیس عەشیرەتێکی زۆر گەورە بوو بخۆ بە عەشیرەتەوە زمانی ئیمامی عومەر بوونە مسلمان حات طوافي ذكر عباء شي لدو دك شاء كابرع شي فقير غريب شات بي لولا سر عباء مليشي داننا مليكش حتى قوت ذات بوكس شي لا بعدين يدف لك ابوي كابراي اعرابي فقير وكذا كابراي اعرابي قرا امام عمر يقول يا امير المؤمنين او زلامه بحسابه انت مسلمان ليه شهر ملكات ذك بقود زاني او طواف او زي مسلمان انا عدالتي اخوي لما كي هي جل جلاله جاء أولير دسورين وشنو بيا وجورو بس كم هو شيء شين أولير بوكس شيء لما ده بس فيهم لسر عباي فقير دانا ما مصادر زاني أنا اللي طواف دسورين وزاروية بيز عربانة بسر فيتك يا تنابي أورش بديوا أبيش بوكسي لدا إمام عمر شفرمي جيب إلا والله أتو هرسند السروتش وجوري بس الإسلام يا مشتك مان هي طبعا كسك بوكس شيء ليش بدل الروي الشرعي ما مستعان باش تدزانن ناكري أبيش بوكس شيء اللي بداته شون كبو بيدلين ففيها الحكومة حكومة يعني سل شريعتي يعني دبي قربوش بكاتو راضي بكا قردني خوي بيعذابك شتي بداتي بارش تي بداتي شو كأجر ويش بوكس شيء لدا أجر بوكس كيوي بقوة تربو يعني يكل هاردو كظلم ليكرا أجر بوكس شيء هدي تري لدرا يعني أو كابرا زرريك مثلا يعني أكبر دي لسريش لسري بشتني نبي بيبلي ورا سري بشتني شو كأجر برد شيء يعني تقوى شيء لدا تقوشي بقوات لدا عيب نبي تقوى كزيات بيستجوري أو ظلم لك أبراك كم ترتقوى كيبا أو ظلم لك على بريد تقوى كوش وين تستجور إذن لو مسألة أنا طول لك النونية لو مسألة أنا جردن أعزايو صلح كردن هي فرم إمام عمر فرمي قلت كاكا رازي كنا يقول بابا بوكسك لا كابويداتو فرمي رازي بكا أمير المؤمنين أو أمن مليك مو أمن رئيس مو أمن وجوري مو بس استكيتو إمام عمر فرمي جا والله كيف خوته قلت أدي قال قري مولديني إمام عمر فرمي والله جا حدي هالقرانه إيش سيف دبي باش مشيري لسردن طق والله يا زور زحمته قلت باشا ما زالك مدي فكرة شي اللي بكمو شوي هلات أو شنو بدهشت سوناو كافرا دلي جبلا بير ببو أو شعري دقود ديقو يا ليت أمي لم تلدني خوز قدايكم أمني نبوبا وليتني رجعت إلى أمر الذي قاله عمر يا ليتني أرعى الشياه بقفرة وكنت أسيرا في ربيعة ومضر ويا ليت لي بالشام أدنى معيشة أجالس قومي ذاهب السمع والبصر
گوت خۆزگە بەجێ ئیمامی عومەرم کردبە خۆزگە شوان بامە لە سەحرای لە بۆ ڕەبیعە و مودەڕد و عەشیرەتی دڵڕەق بووینە خۆزگە لە شامێ مەعیشەتەکەم هەبا لە بینی خزم و کەسی خۆم دانیشتمان لە ناو مسلمانان بامە با هەردوو چاوم پێوە نەبانە هەردوو چاوم کوێربانە و هەردوو گوێشم کەڕبانە بخۆ زان کەسێک هەردوو گوێی کەڕ بێ نسأل الله السلامة والعافية هەردوو چاویشی کوێر ستام لە ژیان ناکە بەڵام هەر مرتاحتر بوو خۆشەویستان ئەوەی لێرە هیجرەت دەکە و ماڵ و منداڵی خۆ دەبەتە ناو کافران وەختێک دەگاتە 56 ساڵی ئەو هاشی لە ڕدەنی خۆی دەکە تەماشەدەکە کچی بە نەسرانێکی مێردی کردیە و تەماشا دەکردی کوڕەکەی لە دەو بەحرێکەتیە و تەماشا دەکاتێ هەرچی دین و ئیمانە نەیانمای هەنجی پەشیمان دەبیتەوە دەڵێ خۆزگە مسلمان بامە تازەش لە دەستی نایە بۆیە هەتا ئێوە قائیدی عائیلەی خۆتان عائیلەی خۆ بەرەو مەحەلەیەکیش نەبن کە دینیان بکەوێتە خەتەر لۆیە ئەوە پیسترین هیجرەتە لە شوێنێک یا لە ناو جەمعێکی مسلمان بچێ ناو جەمعێکی کافر جا خوای گەورە توش ئیشتیوات دەکا ئاخیریش پەشیمان دەبیەوە شەرمەزاری دنیا و قیامەتیش دەبی پەنا بە خوای گەورە مەسئلەیەکی دیکە هەر لە سەردەمی ئیمامی ئەبوبەکر سەدیق رضی الله عنه مەبەستم بەغەڵەت لە هیجرەت تێنەگەین خالدی کوڕی وەلید رضی الله عنه لە سەردەمی ئیمامی ئەبوبەکر چۆ منطقەی فارسان فەتحی بکە فارس بە هەموو قووەتی خۆ بە هەموو بەو ئیمپراتۆرەتە گەورە و بەوەی ئیستیعانەی بە هەموو دەوروبەری خۆ کرد بوو 120,000 زەلامیان خڕ کرد بوو هەمووی زەلامی چەکدار و زیرەک ئیمامی خالیدش 30,000 کەسی لەگەردا بوو ئەخە 30,000 بەرامبەر 120,000 کەسی دەڵێی پارچە شاخن کەتینە سەرێک دە و 120,000 کەسە نامەیەکی نارد خالدی کوڕی وەلید رضی الله عنه لە بۆ ئیمامی ئەبوبەکر فەرمووی ئەمیر المؤمنین ئەوە قووەتێکی گەلێک زۆریان هینایە ئەگەر هەندە قووەتم لە بۆ بینی بە فکرین گۆ دەبێ ئیمامی ئەبوبەکر چی ناردبی زەلامەک هات ڕق و ڕوت وا بە سواری ئەسپەکی بۆ دێت نامەیەکی پێیە ئیمامی ئەبوبەکر دەنووسی خالد لەوانەیە زۆر پێت سەیر بێ یەک تاقە شەخصم لۆ ناردەویش قعقاعی کوڕی عەمرم لە بۆ ناردی فوالله قعقاعی کوڕی عەمر لە 1000 زەلامی باشترە کە لە بۆ توم ناردیە وە خوای گەورەش کەسێک نابەزێنی کە قعقاعی لەگەردابی بە ئیذنی خوای گەورە ئیمامی خالد فەرمی حەسبنا الله ونعم الوەکیل بەرامبەر دژمن بەرامبەر یەکتری ڕاوەستان خالد گوێی لێ بوو سەرۆکی فارسەکان گوتی حەز دەکەم شەخسی خۆم بەرامبەر خالد ڕابوەستم شەڕی بکەین خوتەکی زۆر خراپی دانا بوو عادەت وە بۆ دوو زەلام بەرامبەری ڕادەوەستان کەسێکی زۆر زیرەکی تێگیان گوت ئەگەر خالد هاتە بەرامبەرە من ڕاوەستا لە پشتەوە شتێکی لە خالددا چونکە ئەگەر خالد کەوت ئەو جەیشە هەمووی دەبە سەرێکدا دەکەوی ئەگەر قائد کەوت خەلاص خالد فەرمی قعقاع چاود لەم بیا من ڕۆیشتم قعقاع فەرمی بڕۆ خالد خەم نەبی ئەو کەسەی کە ویستی لە پشتەوە لە ئیمامی خالد بدا هەر بەدەستی قعقاعی زۆر بە فەوری بە ئیزنی خوای گەورە سەری پەڕان نەیهێشت هەرچی خەتەریاتە لەسەر خالد ژەما سەرۆکی جەیش ئەو جەیشە گەورەی 120,000 کەسی یەکسەر کەوتە بەدەستی ئیمامی خالد و لە ناوی بر سبحان الله جا بەڕێزانم جاری وا هەیە یەک نەفەر یەک ئوممەتە هیجرەت بەغەڵەت تێنەگەن زمانی پێغەمبەر نەمایە صلی الله علیه و سلم بگەینە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو دایکە بەڕێزەی ئەو خوشکە گەورەی ئەو برا گەورەی ئەگە باب نەمابیان ئەو بابەی یەک لە ئەولادی خۆی دینیت هەموو قورئانی پێ لەبەر دەکا صحیحەینی پێ لەبەر دەکا یان صحاحستەی پێ لەبەر دەکا و زۆر شتێکی ئاسانشە بەخوای برانی خۆشەویست بەڕێز واللهی ئەمە هەتا جامیعان تەواو کرد لەوانەیە 20 کتێبی هەندی قورئانی 600 لاپەڕیان بەمە لەبەرکردن هەموو لە ئیمتیحانێت جواب دانەوە هەموو لە بیرچوونەوە هیچ ئیستیفادەشی نەبوو 600 لاپەڕی قورئانی ئەوەندە ئاسانە بە منداڵەکەت لەبەر بکەی کە بە خۆشت لێت ڕۆیشتیا ولقد يسرنا القرآن للذكر فهل من مدكر زۆر ئاسانە لەو تەمەنەش ئەتوانیت لەبەرکەی ڕۆژی ئاەتێک دوو ئاەتە لەبەرکەی بەردەوامی لەسەر ڕۆژانە شەوانە بیر و زۆر ئاسانە جا ئەڵێم صحاحی پێ لەبەرکەی و هەموو علمی نەحو 5 کتێبن ئەمە لە مەلایەتی خوێنین 4-5 کتێب 3 کتێبی سەرفی خوێنین 2 کتێبی فقه خوێنین یەک کتێبی بەلاغی خوێنین یەک کتێبی علوم القورآن و مشکلاتی ئاخیری خوێنین ئەوە دەبێتە مامۆستای 12 عیلم خوا عالم الغیبە لەو ئەو سەردەمەی تەڵەبەیەکی زیرەکت هەبی بەهرەداربی بە ماوەیەکی زۆر کەم پاش 5-6 ساڵی بێەوەی زۆر ماندیبی ئەو شتانت پێ لەبەر کردیە قودوەکت لە بۆ ئومەتەی پێشکەش کردیە بە لا ئیلاهە ئیلا الله لە 1000 هیجرەتی باشترە ئەوڕۆ تو هیجرەت بکەی بچی ببێ ماڵی بێ و ببێ بڵێ بەس بتوانم دینی خۆم حیفظ بکەی ئەو کوڕە بە ئیزنی خوای دینی 1000 کەسیش دەپارێزی دەبینن دووسێ کەسان بینە بەردەستان دەبا بە هەموو جەماعەتی ئیسلامی بتوانن مەدرسەیەکی نموذەجی دانێن 50 کەس نا
5 کەسم لەو پەروەەر دەکەن پاشی 10 ساڵی بتوان فتوای بدەن خۆشەویستان لە خەتەرێکی زۆر گەورەین هیجرەت کەن بەرەو لای علمی شەرعی لە ڕاهی خوای غەڵەت تێنەگەن هیجرەت ئەوەی ئیلا دانیشی بچی ماڵێ بێ مەدینێ بڵێ پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم من أراد أن يموت في المدينة فليموت چێ حەزی لێ لە مەدینێ بمری با بمری ئەوانەی لە مەدینێ بوون ڕۆیشتن لە مەدینێ لەبەرێک کە وەزعی مەدینێ تێکچوو ئەوڕۆ مەدینە لە خەتوڕەتدایە ئەوڕۆ مەککە لە خەتەردایە ئەوڕۆ بەیت المەقدس لە بەردەستی کافرەندایە ئەوەی لە بەردەستی مەما یەک شتە ئەولادی خۆتە يا أيها الذين آمنوا عليكم أنفسكم لا يضركم من ضل إذا اهتديتم هر يك تساوي لخوتان دعاء لأولادي خوبي زررتن بيناغيني أو تشي ضلالة بوا يا ربي خويا أبو خاطري عظمته قوري خد ثابت وزيجير ما كي لسر أو دينا لسر كلمة حق زمان من ثابت كي لسر كلمة لا إله إلا الله عند الموت يا ربي خويا قوري أولاده كان من صالح بكي وهمشمان ببيع عذاب وببيع حسابي بقينتا فردوسي أعلى وصلى الله على سيدنا محمد السلام عليكم ورحمة الله وبركاته